ڕژێمی داگیرکاری تورکیا لە ڕابردوو لە ئێستاوە لە ئایندەشە بە درێژایی مێژووش ینی کە باس لە ڕابردووەکەین لە دژی پرس و دۆزی ڕەوای میلەتی کورد بووە هەمیشە ویستویەتی خاکەکەی داگیر بکات و نیشتیمانەکەی پەرتەوازەی تا بێخێت و مێژوەکەی بشێنێت و بسڕێتەوە کولتور و زمان و ئەدەب و هونەر و هەر شتێک کە هەیەی وەکو پەیوەندی بە دۆزی ڕەوای کووردا هەبێت ئامانجێتی جا لە ڕێکەناڵی جیاجایەوە مەبەستیتی وە کاریشی لەسەر کردووە هەندێک لە ئامانجەکانیشی پێکاوێتی کە بیێنیتە دی. لە ئێستاشدا ڕژەمی داگیرکار لە ئاسمان و لە سەرزەوی و لە ڕاگەاندن و وەکو کاڵاش ینی هەمیشە لە دژی ئەوەیە کە کورد بچەوسێنێتەوە. سەبارەت بەمەشە ئەو هێرش و پەلامارانەی کە لەسەر سنوورە ئەنجامەدات حکوومەتی هەرێم بێ هەڵوێستە ینی ئەگەر بێت و لۆبی ئەوە بکرێت لە ڕاگەاندنەکان یان لە ڕێپەیوەندە دیبلۆماسیەکانەوە حکوومەتی هەرێم ئەتوانێت لۆمەی دەسەڵاتی تورکیا بکە یان کارێ بکات بۆ ئەوەی کە بتوانێت ئەو هێرش و پەلامارانە ڕابگیرێت و نەجوولاندنی شەقام یا ئەوەتە بێ هەڵوێستی چین و توێژەکانی کۆمەلگاش لەوەی کە ناڕزای دەرنەبڕین لە دژێ و هێرش و پەلامارانە بۆ سەرخاک و ناوچەی ئێمە و خەڵکەکە کە خەڵکی سیڤیلە بێتە ئامانجووە بێت بە قوربانی بێهەڵوێستی خەڵک و شەقامیش ئەمەش کاریگەرێکی نەرێنیە لەسەرەوەی کە هێرشەکان بەردەوام بن. تورکیا دەست ناپارێزێت لەوەی هەر هاوڵاتیەکە لە نیشتیمانەکەی ئێمەیە بێ کورد ئیدی بە هەر مەبەستێکا بێ ئەیکوژێت یا ئەوەتە هێرشیە کاتە سەرجا لە پێناو ئامانجانەی کە هەیەی ئێمە وەکو کورد تەواوی چین و توێژەکان کورد لە هەموو دنیاوە خەڵکی تریشە بێ بیزانێت کە ڕژێمی داگیرکاری تورک مەبەسێتی کورد بچەوسێنێتەوە وە جیاوازی لە نێوان کوردێکی ڕەنگسپی و ڕەنگسوور و یا کوردێکی خاوەنبیر و ئایدۆلۆژیاکی جیا لەوەی تریان بێت یان هەر لەژێر هەر حیزبێکا بیان غیرە حزب بێت کۆچەری بیت گەشتیاری بیت فەرماندەیەکی سەربازی بیت پێشمەرگەیەک بیت هاوڵاتیەکی سادەی ئەم کوردستانە بیت بڕۆیت بۆ سەر سنوورەکانی خۆت کە خاکی خۆتە ناتوانانی بە ئازادی لێدا تێبسوڕێتەوە ئیدیەکەوتە بەر هێرش و پەلاماری ڕژێمی داگیرکاری تورکیا ئەمە یەکێکە لە ئامانجەکانی کە بە درێژایی مێژووە هەر ویستویەتی کورد بچەوسێنێتەوە وە جیاوازیش لە نێوان هیچ تاکێکی کووردا ناکە. هۆشیاری تاکی کورد پێویستە لەسەر دۆزی ڕەوای میلەتەکەیە هەبێت بۆ نمونە هەموو ئەو درامانەی کە لە کەناڵە کوردیەکان پەخشەکرێ کارەساتە یعنی ئەوەی ئەمە جۆرێکە لە داگیرکاری تەنها لە ڕێگەی بۆمباران و تۆباران و سەربازیەوە ناکرێت بەڵکو لە ڕێگەی میدیاوە تۆڕە کۆمەڵایەتەکان و بە تایبەتی ئەو درامانەی کە لە کەناڵە کوردیەکانە پەخشەکرێ پیشاندانی نمونەیەکی نمونەی ئەو دەسەڵاتێ و کاریگەری نەرێنی لەسەر کۆمەلگا دروستە کات بۆیە تاکی کورد ئەبێ هۆشیار بێت و چین و توێژەکان ئەبێ لە دژی ئەمە بوەستنەوە ناکرێت لە ڕێگەی ڕاگەاندنە خۆماڵەکانەوە ئەم داگیرکاریە درێژە پێ بدرێت. پێویستەکە بەرپرسانی هەرێم دەسەڵاتدارانی عێراق بە زووترین کات بێنە دەنگ بۆچی تاوەکو ئێستا تورکیا بە قوڵایی زیاتر لە 50 کیلۆمەتر داخلی سنوورەکانی هەرێم بووە بۆچی هیچ یاسایەک نییە بۆچی تاوەکو ئێستا هیچ نەکراوە بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە بەردەم هاتنی لەشکرکێشی تورکیا کە ساڵانە چەندین گرفت بۆ خەڵکی ناوچەکە دروست دەکەن. تەبیعی شەهیدکردنی فەرماندەکانی کورد بەدەست سوپای تورکیا ئەمە بێمنەتی و ئەمە خۆبەرزانی تورکیا نیشانەدات بۆچی خوێنی کورد ئەوەندە بێنرخ بێت بۆچی بەرپرسانی هەرێم دەسەڵاتدارانی عێراق بۆچی نرخێکی زۆریان دانەناوە بۆ خوێنی ئەو فەرماندانە کە لە ئاستی باڵاوە شەهید دەکرێن بێ ئەوەی کەس نوقەیەکی لێ بێت ئەمە بەڕاستی کەم و کوریە بۆ بەرپرسانی هەرێم بۆ دەسەڵاتدارانی عێراق. تەبیعی تورکیا دژمنی سەرسەختی کوردە ئەمە ئینسانە بێ ئەو ڕاستیت بزانێ ڕاستیی حاشاڵ نەگرە کورد لە هەر شوێنێک بێت تورک دژمنیەتی ئەمە جگەلەوەی کەوە گەریلا بێت کوردی کوردستان بێت پێویستە کورد هۆشیار بێت لەو بابەتە کوردستان ئەبێ هۆشیاری تاچی هەبێت نابێت باوەڕ بە هەڵخەڵەتانی تورکیا بکات تورکیا لە هەر شوێنێک بێت دژمنی کوردە بەڵێ پێویستە لە کوردستانی یەکێتی نەتەوەی بەهێز دروست بێت تاوەکو بتوانن بە یەک دەنگ بتوانن بەرەنگاری
هێرشەکانی تورکیاوە هاتنی تورکیا بۆ ناو خاچ هەرێمی کوردستان ببنەوە چونکە ئەگەر یەکگر نەبن لێرە ئەگەر حزبێک لەم لە پشتگیری بکات و حزبێکتر لەولا لەگەڵی بێت بەڕاستی ئەمە چارەسەر نییە ئەمە یەکەتینەتەوەی پڕ ناکات نابێتە هۆی ئەوەیەوە ببنە ڕێگر لە بەردەم لەشکرکێشەکانی تورکیا حقیقەت ئەوەی لەسەر چالاکوخانیانی مەدەنی و ئەوانەی چالاکوانی سۆشیال میدیا ینی دەبێت هۆشیاری ئەوە بدەن کە لەشکرکێشی تورکیا ئێستا بۆتە زەرێک بۆ خەڵکی سیبیلی ناوچەکە ینی دەبێت خەڵک لەوە هۆشیار بکەنەوە کە بەردەوام چالاکی دژی ئەم پێشەکاریە بکەن و گربوونەوە بکەن و خەڵک هۆشیار بکەنەوە ئەمە ئەرکی ئەوانە بە دەرەجێک بەڵام ئەگەر لە سەروی هەمووشیانەوە حکوومەتی هەرێم یاخود دەسەڵاتدارانی عراق لە پشت ئەم چالاکوانەوە بێت هیچی بە هیچ ناکرێت و خاڵێکی سفر لە کۆتاییدانرێت